ئەم کاتتان باش گوێگرانی هێژە لەگەڵ کاک دەشتی ئەحمەد کە یەکێک بۆ لەوانەی لە ساڵی 1985 لە ژووری لە سێدارەدان بووە درێژە بە گەڕانەوەی ئەو باساین. کاک دەشتی شتێک بۆم بوو بە پرسیار ئەم جارە کە چوینەوە تۆ یەکەم جار بوو ئەو شوێنە ببینی؟ بەڵێ، چکە تۆ بە چاوی بەسترا و بردویانی بە چاوی بەسترا و هێناوێتە دەرەوە زۆر ڕاستە. نەتەزانی بیناکە چۆنە کوێ بۆ ئەم شوێنە، یعنی هەزاران کەس لەوێ لە سێدارە دران بەبیەوەی بزان ئەمە چییە و کوێ و ئەم شوێنە چۆنە و شکڵی چۆنە و ئەکەوێتە کوێ و هیچ فکرێکتان نەبوو لەبارەی لە وەختی؟ نەخێر هیچ هەر نەمەزانی کوێ. من ئەو فترە زۆرە لەوە ئەبوغرێبا بووم، هەر ئەبوغرێبم نەدی بوو، تەنها ئەو دەرگایە کە ئەچێتە ناو زیندانەکانی یادامەوە. ئەم جارە کە چوینەوە زانیت کە ئەمە ئەبوغرێبە و کە چوینەوانێ وابزانم ئینیمتیان ڕۆحم پیانەوە خۆخۆم بوو دەقێک زووتری چشتی بێتەوە ێتە خیاڵم کەسەکە لە کام زیینزانە بووە، فڵان کەس لە کام زیینزانە بووە. یعنی ئەو شوێنە ئەو فترە زەمانی کە باسی ئەبوغرێ بکرێ، راپۆرتێکی ئومەمی متحیدە هێنێتەوەی گرتوەکان ئەڵێ لە ساڵی 1970 251,200 کەس ئیعدام کراوە لە عێراق بە پێی راپۆرتی ئومەمی متحیدە. 251,000 هەمویان بەم ئەزمونا تێپەڕیون. بەڵێ کە تۆ باسێکی ئەوەی کە من بینیم زۆرمان ئەوەی کە لە باران کراوە مەسەلەن بێجگەلەوە ئەمە بەز ئیعدام، ئەوەی کە چۆتە ئەبوغرێب کە تەنفیزی ئیعدامی کراوە. بزانی بۆ نمونە یەکێکە گولە باران کراوە پێم وایە چانسی زۆرتر بووە، یعنی بە بڵێن خۆشتر بوو، بەختێکی باشتری هەبوو لە یەکێکە ئەبەم چکە ئیعدام یەک شتی ناخۆشە. تۆ بە ڕێچکەیەکە ئاڕووی، یعنی هینێکی هەیە هەمووی ناخۆشە، هیچ شتێکی تیان نیە بڵێ هین شتێک حکومی بانبی بە بۆ قاعی نازام چی بی بە ناو زیینزانە هەموو یەکشەمە و چوارشەمەیەک ناو بخوێنەرەوە ئەنجا بۆ مەقسەڵە ینی بە سیلسیلەیەکە ئاڕووی کە تۆ لەحزەیە زووتر لە کۆڵت بێتەوە بەزە بدوایە بەزە بە تەمەناکە یەک دقە زووتر ئەدام بکەیت بۆ ئەومە بە ماساتەوە نەژیت. ماساتەکەی وشەی ماسات شاری ئەو شوێنە نییە. ئەمە دکتۆرێک هەبوو کە هات بۆ نمونەم کەسە کە لە سێدارە دراوە تەقریبا بێشت ئەنووسرا. بەڵێ کەس هەبوو مەسەنەن کە پەتەکە ملی یەکسەر نەخنکیە یان چۆن؟ مستحیل من نەمیشتی چۆن بە جۆرێک تەسمیم کراوە کە تۆ کەوتە خوارەوە. من دوو جار براوم 2 ساعات و 3 ساعات لە یاماوەتەوە کەسم نەدیە، بەس قرخیان وەکو بانی مزگەوتەکان یەکێک نیە و دوان نیە و دەنیە و بیست نیە دوو ئەکران. ئەنی چۆن بانی مزگەوت لێرە و بانگ با لەگەڕ ڕێگەکە تا جۆر لە بانگی مەلای مزگەوتەکەیە ئاوا جۆر لێتی. لێ باسی دکتۆرێکت کرد دکتۆر؟ بەڵێ لەگەڵ مەلا ئاینیەکە کە تەلقینەکەی ئات لەگەڵ کابرای محقق و لەگەڵ نوێنەری ڕیاسی جمهوری و لەگەڵ نوێنەری وەزارەتی عەدڵە دکتۆرێکیشان لەگەڵە. ئەمە هەمویان هاتنە ناو قاعەکەەوە ناو مەقسەڵەکە ناو مەقسەڵەکە. محققەکە نەهاتە ئەوێ، محقق لە ژووری خۆی دانیش لەگەڵ نوێنەری ڕیاسی جمهوریە و هینەکە. بەس ئەوی کە من ئەمبینی بەس مەلا هاتەوێ لە ناو مەقسەڵەکە دکتۆرێک بوو، ڕەشێکی زلە بوو، سەدرێکی سپی لە بەرا بوو، دکتۆر بوو لەگەڵ مەلاکە لەگەڵ ئەمانەی کە تەنفیزیەکەن. ئەوی تەنفیز لەسەرەوەن بەڵێت ئەو حاجی تورکیا لەسەرەوە ئەمایەوە بەزیە دەکەی ڕاکێشە ئەوێ دەی کە بەڕێزە بینی کە ئەکەوێتە خوارەوە پێش ئەوەی ئێمە تورەکەکە لێکەینەوە دکتۆرەکە خوارەوەیە دانە بەدانە فاسیانەکە ئەنجا ئێمە چوینە خوارەوەنێ تورەکەکانمان لێکرد، ینی بە تورەکەکەەوە فاسەکرا. بەڵام ئەوەی کە شتێکی سێلم جۆ لێ بوو لەو ئەبوزێنی کە لە زیینزانەکەی تەنیش زیینزانەکەی خۆم بوو. تەمان ئەو کابرای لە 79 لێ بوو، معلوماتی زۆر هەبوو. من بە 135 زۆر ئەو معلوماتم پێ ئەوەی گەر 7 ساڵ لەوێ ئابێ لە 79 لەوێ بوو حکمی ئەدامراوە تەنفیزەکەی وتیان ئیقافی تەنفیزە. بەڵام من لەم بینە
لێک دوو هاوڕێ خۆمان عەرەب بوو ئەوانیش حکمی ئیعدام رابوون دابەزیبوون وتیان لە 1970 ئەبوو زێنی ئیعدام کراوە تەنفیز کراوە 79 بۆ 1970 ئەبێت چی معلوماتی پێبێ ئەبێت چی بینی بۆ نمونە ئەو ئیسفادەی کە من لەوم کرد ئەو شوێ کە چوومە زینزانێ دامتر پاش دوو سێ ڕۆژ کرایینەوانێ و هاواریە کرد کاکە بەهەشتی لە دربال ئەڵڵا کەریم خۆی بۆ دائما هەوڵ دە بچیتە لای دەرگاکەوە مشەباکەکەەوە هەوا دووەرەگرت لە ژوورەوە ئەو پەنجەرانەشی تیانە بوو کە تۆ دی و زینزانێ دیارە بڵێ معقول نیە پەنجەری هەبوو بێ پاش ڕۆژێ بوو دوو ڕۆژ بوو سێ ڕۆژ بوو وتی کاکە بەهەشتی وتم بەڵێ وتی ئەکو مطرب بسلێمانیە مطرب شەهیر من سلێمانیە وتم کێ وتی والله ناسی ئیسمە باکانی بوو منیش لێم بوو بە مەراق چێ بێ مطربی سلێمانی ئەدام کرابێ تومەس قارکابان بوو خۆی بیری کەوتەوە قادرکابان پاش دوو ڕۆژ باڵێ خۆ ئافریکا قارکابان بوو وتی لە زینزانەی حەوت بووە فترێکی زۆریش لێرەماوەتەوە زینزانەی حەوت ئەو کە هاوڕێیاسینی تیا بوو هاوڕێیاسینی تیا بوو بەڵێ بەرامبەر زینزانەکەی خۆم بۆ ئەوسەر کەس هەبوو من ناوی خۆی هەڵکۆڵی بێ من ناوی منی خۆشی پێ بووم کە چینەم سافرە بۆ ناوی خۆم گەڕام تەوان نەماوە ناوەکە نەماوە کۆمەڵی ناوی تی لەسەر بوو لەوە چوو هێم داش و ماشوشتانە بێت لەوێ بوو بن فترێرەمەوە پێش کابرایەکی کێ بۆ باس کردم دکتۆر ئەو دکتۆری کە تەنفیزی ئەعدامەکان فاسی ئەعدامەکانەکە هیچ گوناحێکی نییە دکتۆرێکە دکتۆری ئەبوو غرێبە بانیان کردو ئەوی شە بکە واجبەکەی ئەوەیە لە خەسەخانەوە ئێبن بۆ فاسی ئەم 20 کەسە 30 کەسە ئەعدام کراوە وتی کابرایەک لێرە بوو دکتۆر بوو وتی ئالەو زینزانەی بەرامبەر تۆوا بوو تم کێ بووتی هۆ هەم شیوعی تم چی بۆ لێرە بوو چێ نەبیل وتی ئەوانەی کە لە مەقسەڵەکە تەرفیزەکرێن ئێشتا نەبرابووم بۆ شوێنە نەمدی بوو ئێشتن بۆ تەنزیفەکە نەبراوم وتی دکتۆرێکی شیلێ فەحسی شەهیدەکانەکە بە شەهید نایە برد وتی ئەمە لە ساڵی 1970 چی لێرە ئەعدام کراوە ئەم کابرایە تەوقعی لەسەر کردو و وەفاتنامەی بۆ دروستکردن بۆ کەسوکارەکانی تەسەڕوبی ئەم معلوماتە کراوە لە ئیزاعەکەی حزبی شوێ عێراقی نای ئەعدام کراوەکان خوێنراوە کراوەکەڵێ لە ماوەی مانی تەمان خەبەرەکە بە درەنگە گاتە ئەوێ لە ماوەی ئەوەنە بۆ ئەوەنە ئەڵێ مەسەلەن مانی سێ ئەوەنە کراومانی بە پێ شەژمان کاغەزەکە گاتە ئەوێ ئەوەنە کراوەنگرات باسیش تەدقیقێکی تەواوی کردووە معلوماتە 100% دقیقە چۆن کراوە گرتویان ئەترافیان پێکرد وتی وەڵە منم هێناویان بە ئەو زینزانەی بەو بەرمنەوە تی ئالەو زینزانەیە بوو نەبیل خەڵکی کەشی پێوتم بۆ ڕاستیەکەی خەڵکی هەولێریشی پێوتم جەماعەتیی دوانیکەی لێ بوو جەوهەر و چەتۆ ئەوانی شەرشویعی بوون دوو کوڕیکەی لێ بوو لە مەفرەزەیەکا بوون لە دەشتی هەولێر گیرا بوون یاسین وابزانم ئەوی جەوهەری ناوبوو کە خەڵەت نەبم چونکە بە سەوتە تێکەڵیان لە زینزانەکەی من نەبووە ئەو دوانە قوربە سەرش لە شەڕێکی گەورە لەگەڵ حکوومەتی عێراقا 11 پێشمەرگە بن نوێیان شەهید دەبێ و دوانیان نەگیرێ ئەوانیشم بینی کە تەنفیز کران ڕۆیشتن کابرایەکی کەی لێ بوو لە زینزانەی حەوت بوو لەگەڵ هاوڕێیاسینی هاوڕێی خۆما بوو لەو زینزانەی ئەوە بوو ئەوە مدیری ئالیاتی قەسری جمهوری بوو ئەحمەینەوە بوو بە شەهاب ناوەبرا ئەمە چۆن کراوە بە مدیری و ئالیاتی قەسری جمهوریە ئەگەر کەسێک تابع بەخۆیان نەبێ و سەر بەخۆیان نەبێ زۆر زیاد لە حەد نەیخەنەوە شوێنەوە شوێنێکی حەساسە ئەمە لەسەر مەسایلی هینجیرا بوو چەک چەند جارێک چەکی تەزویریان کرد و تەوقعی ڕێاسی جمهوریان کرد بوو بە تەزویر چوون پاریان کرد بوو گیرا بوو هێنانن بۆ ژووری ئەعدام دوو کەس بوون من ئەوێکیانم بینی یعنی معلوماتم لەسەر ئەو یەک کەسیان هەیە نەکبینیم بەس کە بردیانن بۆ تەنفیز بینیم کامێ کە هێنانن بۆ ئەعدام دەستیان کرد بە هەر بەو ناپاکیانی کە جاری جاران بەرامبەر بۆ میلەتەیان کرد کابرایەک هێنانە بۆ ناو ژووری ئەعدام شەوێکیان شەهید مولازم جەمالی یەکێتی
لەو زیینزانەی هاوڕێیاسی نبوو محاولیان کردو زیینزانەکە بەهات شوێنەبێ بیشکێنن بیکەنەوە کلی لە پیاکەن بۆ هیچ شتێکی لێ نییە هەمووی نەرمەی لێ هیچی لێ نەژوورەکە کاغەزی هین کاغەز نا باغی ماستەکان وەکو جام ئاوی جامەکانی ئێستاوا بوو زوو بە فلسێ لە بیرۆ پێیان ماسی ئەلبان بەڵێ ماسی ئەلبان سیمێکی بەسەرەوەیە وتوبی من بیرۆکەیەکم هەیە دەرچین لێرە ئەمە یاسین کە بەروین وی ژەڕامەوە ئەگەم لەم حەدەسە نەبووە بەس ئاگام لێ بوو کە هێنایانە دەرەوانێ ڕۆحیان دەرکردن لەو زیینزانی ئەداما لەو ساڵۆنەکەی کە من و تۆ پیاسەمان پێ کرد ئەڵێ خەمتان نەبێ من محاڵی دەرگاکەکەم بیکەمەوە طبعا دەری ناچی لێ مستحیلە هەرو دەرگایە نەبوو طبعا دوای مستحیل بوو دەرچیت چوار شوورای بەدەست ئێستەش نبوو بڵێ کامێرای پێوەیە نە هەر لە زیینزانەی ئەدامەکە ناچیتە شوێنەکەی کە ڕسم نیشانەکەی منیان نووسی ناگەیشی تاوێش دەرگا بوو دەرگای بوو وەکو دەرگای مەقسەڵەکە دەرگای قاسە نەبوو مەقسەڵەکە زۆر قورس بوو دەرگای قاسە بوو بەس بۆ تا ئێسەش نازانم بۆ ئەلا کورین ئەمان بوو شەهابە ئەویش لەو ژوورابێ ئاگای لەو حەدەسە بێ کلیلەکە دروست دەکات بەو باغەی ئەلمنیۆمی سەری ماست نە ئەلمنیۆمەکە نا باغەکەی خوارەوەی پلاستیکە پلاستیکەکە بڵێ دروستی ئەکا ئەڵێ بۆ بەیانە ئەم ئەبوو شەهابە کە هاتە دەرەوە چرپە چرپی ئەنێنایە دەروانێ چرپە چرپیان لەگەڵە کرد حەو ڕۆژ مایەوە لە ژووری ئەدامە کراتن فیسکە پێیتن بە سەرجانەکانی وت هێنایانە دەرەوە کاکە سەلام باوەڕەکەی هاواری ئەو شێرانە گەیشتە ئاسمان بەیەکێک نەبوو بە دوان نەبوو بەسییان نەبوو بە 50 کەس یەکێکیانێنە نەدرەوە ئەو شۆ تابانی ئەو بەس لە شیان نا لە شەهابەکەیان نا شەهابەکەیان لیان نا چکە شەهابەکە خەبەرەکەی یابوو جارێکی کەش باسم کرد ئێستا باسم بۆ کردی خۆشیان ئەعدام کرد بە حەو ڕۆژ کراشتێکی زۆر شاز لەوێش هەرویستێتی وەلای خۆی بەڵێ جاشتێکی کەشی کرد زۆر لەوە خراپتر ئەو زیینزانەی ریزی من لەگەڵ ئەو زیینزانەی ریزی ئەو بەر ئەوی کاڵم بینایەکی کە هەبوو بە تەنیشتەوە بە تاکید هەبووە لەم بە بۆکس لە دیوارەکەیان ناوە دەنگی کوردی تیا بووە بۆ بەیانێ ئەو زیینزانی کە بە بۆکس لە دیوارەکەی یابوو هێنانە دەر کوشتیانن ئەم شەهابە بوو 5 ڕۆژی تیا بوو لە ژووری ئەداما تازە هاتبوو ئەویش خۆی دانابوو دوای 4 ڕۆژ بکرێ پاش 2 ڕۆژ 5 ڕۆژ بانیان کردن بەیانێ بردیانە دەرەوە بەدلەکەیان کردبوونە سەر کە ئەمانە اختلاسیان کردو و ئەمیلون ئیتر چیان قسۆتە سەریان نازانم توی بەدلەکانمان لەبەر کردووە 2 ڕۆژدایەوە بردیان تەنفیزیان کرد ئەم جۆرەی کە تۆ باسێکەکەی باوەڕ ناکەم قارەمانانەش چوو بن بۆ بەرپەتی سێدارەیان ینی چۆن تێنەگەیشتم ینی مەسەرەن کابرای کە سیاسیە بیر و باوەڕێکی لەسەر شتێک گیرەوە قارەمانە ناڕە ئەمانە ئیختیلاسە کابرا بەعسی بووە لەسەر شتێک گیرە بە سوتفەیە نابیانایەوە بەخەڵەت هێنرابۆیەوە کابرا اختیلاسکە عیلاقی بە سوجنای سیاسیەوە هەیە هەرچی لەوێ بوو سیاسی بوو هەرچی لەوێ بوو سیاسی بوو دوو کوڕیکەی تیا بوو ژنان لەکوێ بوون کاکشتی ژنانی لەو منتیقەیە بوون ژن حکومی ئەدام هەبوون وانە زۆر بوونیان کاکە سەلام تو کەسەبین ئەناسی لەوانە کاکە سەلام ژوورەکەی من وتم هەمیان شوێعی بن دوای 2 کوڕی کوردی یەکێتی و پارتی هاتن ژوورەکەی من 13 کەس بوون گیرا بوون هەشتیان لە ژوورەکەی من بوو 3 ئافرەتیشان تیا بوو ئافرەتەکان لە شوێنێکی تربوون شوێنێکی کە بوون بڵێ ئێمەوەمان نەزانی قاتی سەرەوەی ئێمە ژنانی تایە کە لەوێ بووین چکە ئەمان ئەیانوت کوڕەکەی وت عادلەکە بوو سەلام ئەوی زەوجی فوق طابقتانی بەس وانە بوو طابق نییە طابقی نەبوو بڵێ ئەو عایلەیە کە گیرا بوون 14-15 کەس بوون ئەڵەن کە من چوم ئەوان لێ بوون حکومرا بوون 2 خوشتی ئەو برایمی کە لە زنجانەکەی منایەکەیشیان خوشتی ئەم عادلە بوو دایکیشان مؤبەد حکومرا بوو ئەنو 65-70 ساڵە بێ ئەو کاتە کە جیران بە فترەیەکی زۆر کەم هەژمانی پێ نەچوو بوو یەکسەرێنان بۆ ئەدام حکومی ئەدامرا بوون مەخۆیان ئیجەڕانەوە خۆیان باسییان ینی هەمووی 5 مانی پێ نەچوو بوو حکومەکەیان چکە تەسلیم کرابوونەوە شەبەکەی هەر تەسلیم کراون
تەنفیزی ئەدامەکان تەجیل کرد لەبەرەوەی ئافرەتەکە پێشی بیرێسکی هەبوو لە پێشەوەی حکوم بێرێن بە 2-3 ڕۆژ مناڵی بوو هەر لە ناو سجنا بەڵێ مناڵەکەی بە باوەشیەوە بووە جا ئەم عادلە خەفەتی چییە خوارد ئەی و کچەکەمم نەدی بەس لە محکەمە پێوتم کچمان بوو آخر جەزای محکەمە تەنفیزی ئەدامەکەیان تەجیل کردن لەبەرەوەی ئەو مناڵە عمری بێ بە 40 شەو لە دایکی بکەنەوە ئەجا دایکی ئەدام بکەن 26/2/86 تەنفیزکران ئەو ڕۆژێکە خۆمی تیاگیران پاش ساڵێ ئەوەژێکێکە لەو زیکراتانی کە قەدە بیرم نەچێتەوە دایکەکەی و مناڵەکە چی لات مناڵەکە من دوای ئەوی بەربووم زۆر بە دوای ئەگەڕام دڵێکم بەچی خۆش وتیان دایکەکەی دایکی دوو کچەکە و ئەم کوڕە لە ئەبوغرێ 20 ساڵ حکومراوە زۆر بە دوای ئەگەڕام ینی دوای ئەوی بزات کە سقوتی سەدام بوو پێش لە دوایەوەی شتۆ کە عەرەبەکان لە سلێمانی بوون شوێعی بوون پێش مەرگەی شاغ بوون هاتوچەی بەغایانە کرد بە جێوە هاتنەوە زۆر بە دوای ئەگەڕام بۆ منە دۆزایە بەس لەم ئەخیرا خەبەرێکم بیست وتیان ماوە لای دایکەکە یانێتەوە بە دایکەکەی بە دایکی کچەکە دایکی کچە یانی بەنانکی بڵێم بەڵێ بە دایکی وساڵە محەممەد شەلال خوشکەکەشی ناوی جەمیلە محەممەد شەلال بوو خوشکەکەشی ئەعدام کرا دوو خوشکەکەی ئەدام کرا 14-15 کەس بوون مێردیەکی لە خوشکەکان بوو لە زیندانەکەی منەوە عادلی ناو عادل حەمودی جەبر براکەشی ئیبراهیم محەممەد شەلال کوڕێکی کە بوو حەسەن عەجیلی ناو بوو کوڕێکی کە بوو سالم ڕەسەنی ناو بوو کوڕێکی کە بوو ئەبوو ڕەهیب بەس لەگەڵ ئەوانە نەبوو هیچیکی کە بوو ئەبوو لەیبی ناو بوو لەگەڵ ئەوانە بوو دوو کوڕی کە بوو خەڵکی خانەقین و هەر عینی وەزبە بوون یەکەم فارسی ناو بوو یەکەم فراسی ناو بوو ئەو دوانەش کە ئەڵێمیشیشان مرد جەڵتە لێیە طبعاً تا دوو دانە ڕۆژ خواردنەکەیانە کرد بە ژێرینەکە جێگا نەبوو سینەکە بچێتە ژوور چکە لەو مەسافەکەمەی کە تۆ دیت مەترونیەک نابوو ئەبوو مەترونیەک ئەم قەیژوو زینزانەکان هەرەوە لەو مەترونی وایە یەکێک بمرێ باڵی خەی لە عەرزەکە جێچی دەبێتەوە 15 کەسی تریشی تێ بەڵێ ئەو سینە کەیان کرد بە زینەکان ناچوو ژوورەوە ئەوە هەموو ژیانی سژن و چۆن لەوێ دەرچووی من دەرچوونەکەم وەکو باسم کرد لە شوێنی تۆ باسێکی بە دەگمەت خەڵک لەوێ گەڕاوەتەوە زانی بۆ چکە من برادێک ترم هەبوون لە ژووری ئەدام بوون بەڵام ئەو ژووری ئەدامە ناکەوەی کە تۆ پیشانتدا هۆڵێکی گەورەیە دوو وەکۆی کە بینیمان لە مۆغڵەقەکان قافەکانی ئەبوو بەڵێ ئەوە دوو تاوەقە ئەوە تۆی کە چوین مناقشەیەکمان بوو لەسەر باسییانەکەیانوت ئەوها بۆ بەس ئەوە تمەس محکومی ئەدامن بەڵام ئەوەی لای ئێوە بوون ئەو شوێنە بچووک بوو بەڵێ ئەوەی کە چۆتە ئەوێ ئیتر ئەوە مەرحەلەی پێش تەنفیز بووە ئەڵێ لە بینی ئەڵێ خەڵگەوەنێ لە بینی مردن و ژیانام من قەت ئیمانم بۆ قسێنی ئەو زیندانی ئەدامە بینی مردن و ژیان نییە لە سایەکی ژیانیشە نەماوەتەوە لە سایەکی ژیانە تۆ کۆتاییدا تۆ بەس وەخت ماوە یانی لەسەر وەخت ڕاوەستەوە من ئێستاش ئەوە 39 ساڵە بەربووم هەتا ئێستا مریشی کوڵاو لە ماڵی مانالێ نانرێ لە ماڵی منالێ نانرێ ماڵ ناڵیشم نایخۆن ناتوانم بچمە سەریە بورێمەوە ئەمەگەیانە هێنا لە زیندانی ئەدامە بە پەڕ و بە تووک و بە پیسی پەڕی پێوە بووە بەعزی ئێوارە هەبوو ماسییان هەموو ڕۆژیان هێنا مریشکی هەموو ڕۆژێ نەبوو هەفتەی دوو جار برنج و مریش بۆ پیسە برنج و مریشک بوو یا برنج و کولەکە بوو یا برنج و باقلە بوو یا برنج و باقلە نەفاسۆلیا ئیتر پۆخڵاواتی خوا هەبوو بخوا نەمدیەوە لە دووسێشن پرسیاری نەکردن نەخێ نەمدی جگەرە هەبوو جگەرە ناڵم کە کەسێک بەهاتە من بە نمونە شەید شەوکەتم بۆ هێنایتەوە لە ئەمنەوە زنجیری ئاڵتوونەکەی پێ بوو عەڵقەی لە دەسا بوو سەعاتیشی گەورەی لە دەسا بوو
یای بە محەمە ئەنقەرچی لێ نەسەن بوو لە ئەمن یان چۆن؟ بەز ئیستیخباراتی چیان پێ نایهێشتیت لە ئەمن بە ئامانەت حسابەکرە کە نایخەنەوە ناو سێگەڵ ئامانەتەکە چی بۆ لێر من لە هەڕەکانی خۆمان بیست کە لای ئەوان بەڕێەکەن بۆ محکەمە بەڵێ هەموو شتەکانیانێن و تەسلیمەکە هەموو شتەکانیان باشە ئەم زنجیرە ئاڵتون و شتەی هەموو بە پاکە تێجگەرە پاکەتەکەش چۆن نەخرا بەسەر سیانزە زینزانەکە تەوزیعکرا چۆن تەوزیعکرا چۆن تەوزیعکرا بەتانیە کولی زینزانێ دوو بەتانی تیا بوو ئیتر ئەرزە کۆنکرێتەکە بوو کە تۆ دیارە کۆنکرێتە بوو کەم لەسەر بوو زستانە هاوینە هەرەوەیە یەک بۆریش لە دیوارەکەەوە هاتبوو دەرەوە بەلوعەی چی لەوانە بوو کە ئیشی نەگەر بە ئەنقەز ئەوانیاندا نابوو تکەتکە لەگەڵ لە تەمەسینەیەک لە تێ ئەوی تری بچای بۆ بۆ سەرایشتی خۆی بەتاڵ کردایە خۆشی بۆ پاکردەوە بەلوعەکە لای ئەم سەرە قوتۆ بوو کە باست کرد بەڵێ لە قەدەمەکە قوتۆەکە بوو بە دیواری قوتوەکەەوە ئەو شتەشە بوو بەلوعەیەک ئەو بەلوعێت کە تچیە کرد ینی بەلوعە نەبوو بڵێ بیکەیتەوە بڵێ ئەو خێجۆڵاو جامە پڕەکەم هیچ لا نەبوو پڕیکەیت ئەی چۆن ئاوتانە خواردەوە هەرو بەلوعێ بوو دەمتانە دەمەنی بە بەلوعەکەەوە دەمەنی بە بەلوعەکەەوە ئەم شت لەم ژوورە بۆ ئەو ژوورە چۆن تەبادولێک ئەو دوو بەتانیە ئەسکەریەکان بوون زۆر بزەم لە زۆر ماڵە هەیە هەموو بەتانێک سەواریاتوە خەتی ئاسکەری بوو بڵێ تاڵێکی پێوەیە لە ئەتڵەسەکەی چوار ئیتاری بەتانیەکە ڕات ئەکێشا درێژە بوو بە دوو بەتانیەکەی ئێمە ئەکاتە چەند چوار دوی بەهشت یعنی چوار تاڵمان پێ لەگەڵ زینزانێکی کەشا چوار تاڵیکی پێوێ هەمووی بێکەوە درێژەکەین و بێکەوە بەستین چۆن چوار تاڵمان پێ 2 مەترە 2 مەتر زیاترەکە وایە ئەیش عینیشت کولی زینزانەی ئەوەی هەبوو نەعلەکە لای من بوو ئەو نەعلەمان بۆ هەڵە بۆ زینزانەی ئەو سەر پەتەکە درێژ بوو بە 5-6 زینزانەوەمان لێ بەتانی 5-6 زینزانە کۆکرایەوە هەڵەوەرا بۆی بەرامبەری شتێکی لێ دروزەکە ماوەی 7 مەتر بڕۆشتایە لە زینزانەکەی ئەو سەر و هاوارەکە ئەو نەعلەم بۆڵە نەعلەکە لای شێ تا چێ نەعل بوو ئەسڵ منەم و لای منە پەتەکە لە نەعلەکە بەسراوە پەتەکە لە نەعلەکە بەسراوە ڕایکێشا بۆ ئەو زینزانەی تر کە من پەتەکە کە ئەو نەعلەکە گاتە بەردەستی ڕایکێشە پەتەکە ئەسلەکەی گەتە دەست ئەو دوای ئەوە توانێت بۆ شوێنێکی کەشی ئەڵڵا وەکو تەقەڵ بەما ئیتر جگەرەتان ئاڵ و گۆڕە کرد من ئەو یەکێک بۆ جگەرە وتمان هیچ چیتری لێ و بیگۆڕنەوە نانە هیچ نەبوو هیچ ئەو شقارتەی نازانم بینیویان نا ڕاستمەکەیت پیشاننا ئەوە هی دیدەسی شەی شەوکەت بوو سێجگەرەی بۆ هەڵلاین بۆ زینزانەکەی ئێمە سێجگەرەکە سەر نەعلەکە و لە ژێرەکەەوە بەدەزوێگەی بەس ڕامانەکێشا ئەومان تاقی کردەوە ناجیانە بوو ئەڕێ کە ڕادێکێشا بە زەخت ڕایەکێژی تەکانە نەعلەکە کەوێتە خوارەوە بەس نەعلەکەش کە ئەوە لەسەری بوو لە بنەکەی بە دەوری هینەکە گرێکرد لێ ئاو هاتە بە ژوورەکە وا بزانم بە 2 پاکەت جگەرە بوو دوو پاکەت بوو 2 پاکەت زیاتر نەبوو چرخێک 2 شقارتە و 2 پاکەت بوو بە زنجیر و ئەڵقە و سەعاتەکەی دەسی بە زۆر سنگفراوانێکی زۆرە تۆ لێ 2 پاکت جگەرەت هەبێ دابەشکی لەسەر هەمووی هاورە ئەو هینا بوو ئەو ڕۆحا بوو اینجا ئەو زمانی کە ئێمە ژیرێن زمانی چۆنەڵی سرایەکی ئەحزابە کوردیەکانی خۆمانە بوو ئەو شوێعە ئەو پارتیە ئەو ئاسکاونە بەڵام لەویا من جۆم لە شتیوانە بوو تۆ چۆن لێ هاتیتە دەرەوە چۆن هاتمە دەرەوە تامان باوکم هەوڵێکی زیاد لە حەدیە گەیشت بۆ قیادەی نازانم چۆ هەتا جارێک ئێسش دایکم ئەیجێڕێتەوە ئەڵێ چوم باوکم وتی بە پارە گەیانێنەتە لای خەیرۆڵات توفاح تامان درۆژ بوو ڕاست یعنی هین نەبووەوە پارەکان خوارد و تەواو ئەو سەبەب نەبوو باسی جارێ لە جارەکانێ بۆکەم یعنی باوکت چۆ لای بەس بەڵێ چوو بە بزانە چۆن چۆتە لای دایکیشمە بە لای خەیرۆڵات توفاح نەک لای ئەدنان خەیرۆڵڵا خەزوری سەدام ئەزانم وتی بردیانین مەوعید بوین بە سارێک هاتن بە دوامانەوە چوین بردیانین و چوون بۆلایەتی هەر لە ڕێوە چوم دەستی ماچ کرد ئەدنان خەیرۆڵڵا خەیرۆڵات توفاح یەک پاڵی پیوە ناوم پیوتم
خەڵکی سلێمانی هەمووی مخرب حەقی کوشتنتانێ حەقیەتان نییە بمێن ئەمە بۆ واستە چوو پارەکەشی هەبوو بەسا واسەمان بکە کە باوکم پێوی تبوو تو شتێکی ئاواییە تاوان زەلامیی کەش ئەوەی کە ساحیبی واستەکەی لە ئەوە با بۆ لای باوکمە با بۆ لای ئەو ئەویشی لەگەڵ هابێ ئەڵێ نا من سلێمانی خەریکی قاچاقچێتیە و خەریکی سیاست و درژی حکوومەت و بۆ دەرەوە یان کاتە دەرەوە پارە وەرگیرا و ڕۆی لە 5-6 شوێنی کۆ پارەی یا وابزانم یەک شوێنیان سەری گرت بوو باوکم لەوانە بوو لە سلێمانی زۆر کەس و خزمی خۆمامە باوکم وتە بوو بە دایک میوت ئەو من دە قسەی دایک بوو باوکم ما بوو کەمانی بازەکرد ئەو ئەحمە زۆر غەڵەتە دەشتی 6 مانگژە بێنەوە ئێدام کراوە خزم ینی بۆ ئەوە هەوڵات ئەڵێ هەموو بەیانیەک بۆ ئەوەنە پارە خرجەکە بەڵێ 6 مانگی ئەدام کراوە بۆچی پارە خرجەکە دەستیە بڕن بەڵام باوکم قسەکی خۆی برد لە ژووری ئەدامی شابوو مەڵێ هەر کۆڵم نا چۆن هاتیتە دەرەوە کاک دەشتی طریقی هاتنە دەرەوەکەم خۆم یا بەربوونم ئەو ڕۆژەکە لەوێ ئەو ڕۆژە سعات 12 بوو برنجەکەت تەوزیعکرا لە سینەکانە بۆ ژێر زینزانەکان محەمەوتی چەند شەمە بوو بیر نایە چەندی مانگ بوو حوتی این 5 محەممە ئەنقەرچی برنجەکەی تەوزیع کرد و هاوای کرد ئاپیەکەنی سەری منە کرد وتی باشتی شأن بەگەمتنیا ڕاتەطلع اليوم تطلع کەوای پێوتم باوەڕت کردیان تەسەورت کرد ئیعدام بێ یان تەسەوری ئەدامەکەم زیاترە کرد چونکە ئەو کوڕە زۆر هین بوو نەفسی نزم بوو پێشتر بە خەڵکی شیە و خەڵکی کەوت بوو ئەیزانی کەشتی پێ خەبەرێکی خۆش دێمێکی پێ بمەرێ ئەیزانی کە ناوی تەنفیزەکەی تیا بۆی لە ژینزانەکە بەجێنێڵێ تەنفیزیش کرا زەلامەکە تی بەرەبی ئەمڕۆ سایەک نای خوێنرایەوە تۆشەوانت بیستە بوو هەموویم بیستە بوو هەمووی تاوان 5 بردیانین بۆ سجنێک من سجنم نەدیوە نەچوومەتە سجن نازانم چۆ بوو ئەڵێن ڕقەمێک بووە بەیانی نیۆڕۆ بردیانم شەو دەریان کردم بۆ شەڵەی 5 لەوێ ئەو ڕۆژێکی کە لە ژووری ئادام هاتیتە دەرەوە بەڵێ یەکسەر بردیانم بۆ ئەوێ بەس بە چاو بەستراوی تەمان بردیتیان لەوێ ینی نەزانی من لە ئادام مەبەستم هەتا لە ئەبوو غرێبەوانێ بردووشیانمە تۆ شعبەی 5 ناو دەرگای شعبەی 5 هەر چاوم بەسراوەتەوە بەس لە سجنێکا بەرەڵایان دایان گرتین خسەی نەقایەکە و خەڵکی تیابوو من و یاسین بێکەوت من و هاوڕێ لەوە جیاکراینەوە ئەو بۆ وحدەکەی من بۆ سلێمانی هەردووکان بێکەوە هاتنە دەرەوە بەڵێ قسەکەی باوکم قسەکەی بردەسەر توبی نامێ یا جەنازەی هەردووکیانێنمەوە هەتا ئەو لەحزەی کە ناوێن خوێن و ئەتان بەنە دەرەوە بێگومان هەر ئەبێ بکە لە بچەش بۆ بن و چاوتان بەستنەوە بەڵێ چۆن هێنانی وابتان کرد کە ئەتان من بۆ مەقسەلە یان چۆن لە پێشا بۆ مەقسەلە بەس کە خراینە سیارەکەۆن مەقسەڵە نێلەوانێت تحقیق بێ خەڵکی کە گیرا بێ ناوی منیە بێ ئەتراف کراوێشتیکا بێ ترسی ئەومە بوو من دایمە چونکە زۆر شتە بوو نەم دەرکان زۆر کەسە بوو لەسەر منەوەم ئەندای مەکتەبی سیاسی بوو لەمانیەکە 2 جار من لە سلێمانیان بینیاوە بۆلام لە شاخەوە من مەسئولی تەنزیمی سلێمانی بوو ترسی ئەوم هەبوو کە یەکێک گیرا بێت ناوی من با چونکە ئەو خەتێک کە منیشم تیا کرد 16 کەس بووینە من تەنها من و یەک کەس گیراین 14 مایەوە خۆ دوای من کە من گیراوم هەفتەیە ئیش ناکە کە تاکید بوو ناگیرێ دەزەکاتەوە بە ئیشەکەی خۆی بردیانم بۆ ئەو شوێنە ئەو سزنەی تر لەوێ لەگەڵ یاسینە جیاکراینەوە 2 ساعت 3 ساعتی تیا بووین ئەو شوێنە نانمانتیان نەخوارد ساعت یە کوشتیوا بوو گەیشتینەوێ 3 و 4 بەس تاریک بوو بردیانمە شعبەی 5 ئەینی شت بردیان دەرگای شعبەی 5 چاوم کرایەوە چاوم بەسراوی نەما بردیانمە ژوورێکەوە زینزانەیەکەوە ئەو زینزانە نەبوو کە پێشتر خۆمی تیا بووم خەتایەکی کە بوو جەناحێکی کە بوو کە دەرگای زینزانەکە کرا ینی بەبێ ئەوەی ئیهانەم بکەن بەبێ ئەوەی لێم بن شتی وام نەبینەوە لە شعبی جۆم لە هاواری خەڵک بوو لە تاقیقا کە بە ساڵانەکە هێنایانم بەس ئەوە نەبوو بەس لەگەڵ من گۆڕا بوو تەنها من بەڵێ تەعامل گۆڕا بوو
قسییانە زیینزانەیەکەوە کابراایەکی لێبوو ئەسڵەیەکی ئەو پیرێژ نەبوو نەقیب بوو لە سوچێکی زیینزانەکە دانیشت بوو هەر عینی حەجمی زیینزانەکانی ڕحلەی پێشوومەکە لەوێ بووم بەس دوو کەسی تیا بوو من لەگەڵەوە کابرار سێرێکی کردم وتی چیت تۆ هیچ نیم نەمێرا قسە بکەم تۆزێکی پێچ و دەستی کرد بە جنێوانم وتی تۆ هاتووی ببی بە مخابرات و معلومات بۆ ئەم گەوادانە بەریت دوو لە ڕێەوە منیش پێم کاکە معلوماتی چیشتی سەر هەستم پێکرد کە تەواو نییە لە تەحقیقی بادەیان کردووە تۆ نەدەزانی لەسەر چی گیراوە نه تێکەڵێک لە قسەکانی تێکەڵێک من دوو شەو لێ مامەوە دوو شەیتیا بووم بەڵێ پاش سەعاتێک لە زیینزانەیە سەیرەکەم لە دەرگایانە کاکە دەشتی وتم نام دەرگاکەی کردەوە جاران لە پەنجەرەکە و قسەی لەگەڵ 2000 جنێوی پێیت دەرگاکەی کرۆ کاکە دەشتی شت حبتتاشە من جوابم نایەوە پێجم جواب ئەو کابرای هاواری کرد شێتەکە وتی قسێکی ناشرینی پێوتمتی بڕۆ ئەوەی بۆ بێنن قۆزی بۆ بێنن کەبابی بۆ بێنن مریشکی برژایی بۆ بێنن منیشتم هیچ ناخۆم ئێبان نیێڕۆکەشی لە جەناحی ئەدامنانم نەخوارد فرای نەکەوتم ئەو بوو بە شەو یعنی لە بەیانیەوە وەڵا نی سەعاتی پێ نەچوو سێنەوە خواردنەوەی کە وتی شێتەکە ترسم زۆر هەبوو بیخۆم ترسێکی زیاد لە حەدەما بوو زۆرم شت خوێن بۆ لەسەرەوە لە سجنا چەند تێکۆ شەریانێنەوە بەڕەڵیان کردو لە بەر ڕێی عام و بە دەرزیەکیا بە دەردێک بە دەرمانێک لە ناو بچێ بە فەتیەک دوایەوە نەم خوارد بۆ بەیانە دەرگا کرایەوە سەعا هەشت کاکە دەشتی جا ئەوێش بۆ تاوالێت ئەبراینە دەرەوە تاوالێتەکە زیینزان ژوورەکە تاوالێتی تیان نەبوو شەشی بەیان حوتی بەیانی لەگەڵ 5 و 6 ئێوارەی تر تەواو هەر ئەوە بوو وتی بڕۆ بۆ تاوالێت کە سەیرەکەم ئەم حەلەسە ئەوی نهێنایە دەرەوە بیبە لە پێشا بە منی وت بە احترامەوە چووم سەیرەکەم ئەوە من خۆم کردو بە ناو تاوالێتەکان نە حرەسم لەگەڵە نە کەسم لەگەڵە هەر ئەو زەلامە سەیەکەم لەسەری ئەو سەرۆجگەرەیە کێشێ حرەسەکە وتی ئەوە مەچینی ڕشتاشینی لێ نەوەڵا بۆ بەیانەکەی ڕشتاشینەکە بوو وتی بڕۆ بۆ توالێت و دەم و چاوم شت و هاتمەوە ئەجا لەش سەفەری پێشوە بەلوعەیەک تێزاب کرا بەسەر ئافرەتێکە خۆی پشۆ دەزنێ بە قورئانە کە بەلوعەکەم بینیەوە میرکەوتە هەر لەو شەبەی پێنجە ئەو هەر لێوە ڕوویدا بوو هەر لەو شەبەی پێنجە ڕوویا بڵێ ئەو قسەیەکی مەساتاویەوە والحاصل تۆزێت ئاوەکە دەسم قسە بەر و بیخەمەبەری نێخەمەبەری گەڕامەوە بۆ زیینزانەکە و خواردنی هێنا خواردی کابرا و بۆ بەیانێ سەعات سێرەکەم دەرگا کرایەوە حەوت کرایەوە بردیانی نەدەرەوە ئەو کوڕەشیان برد بەجیا منیش هەم بەجیا برد سەیرەکەم وتی ئەوە معجونی ڕیشتاشینەوە ئەو موسە و ئەو نازانم چی ئەوە چی ئێمە ئەم شتەم نەدیوە لێرە ینی کەوتمە ئەوەی بەر بم هێشتا خۆت نەشوشتووە حەمام وشت نەخێر خۆشنیشی جا کاکە سەلام یەک شتی کە هەبوو کە چووم بۆ ڕیشتاشین وشتەکە بەیانی ڕیشم تاشی و هاتمەوە نەڕێک و پێک و نیو سەعات دوایەوە هاتەوە بە دوامە هەرسەکە بردمیەوە بۆ لای مقدەم نەسایە ئەوی کە مختص بوو بە تحقیقی شوێعەکان لە شەبەی 5 تاوان ئەو ڕۆژە پێیتم ڕۆژە دوایەوە پێیتم دیکە خۆشم شوێعی بوو واز بێنە لەمەوە تۆزێ قسەی ئەمانی خۆیان ئاسایی بردمی لە بیناکە دەری کردم بیناکەی شەبەی 5 کابینەیەکە بوو بۆ بەرەوە بردمی بۆ کابینەکە کە چوم سێرم کرد دانیشتۆ زلەیەکی ناشرینی چاو خوێناوی وتی تۆ سەید ڕێز ئەفووی کردویت حەق نەبوو ئەفووکە تۆ حەقی کوشتنە بوو بەس ئاخ مەعەلەسەف وتی پارە پێوتم بەڵێ تێتوانی بڕێتەوە بۆ سلێمانی تی سەید ڕێز ئەفووی کردوی پێیوتم تی بەس نەبووە ئەفووی کردیتە پارەت پێ بوو پارێکی پارە لەیشۆ من لەوتم ئەچمە دەرەوە تەکسیەکە گرم بە چەنە حەو پارەی سیارەکەیمەوە بەس بگەێنێتەوە سلێمانی کێشەی پارەم نەبوو وتی هەسە تک دەرتڕۆح لەبێت سلێمانیە کە دووتی پارە پێوتی تڕۆح گەراج ناڵە بەس ئەدمان سلێمانیە و ڕۆح ئەڵەو یاک
بە حەلەسەکەی و دۆی کە منیە نابووە تا دەرگای ڕئیسی بچۆ لەگەڵی چکە ئەو شوێنە بەردەمی شعبەی پێنج کۆمەڵی خانی کۆن بوو داتەپی و ڕووخاوینی ماسی گروشتەکان بوو لەوێ بوو مابوو بۆ شاردنەوەی شعبەی پێنج کە لەوێایە نەزانرێ ئەویان هێشت بۆ بڵێ بەس ناوەی چارێ بوو ئەوزان پیشانی شمای لەسەر جسرەکەەوە دیار جسرەکەەوە دیارە ئاسی یەکێک لە جسرەکانی سەر بڵێ وڵات چوون من نا دەرگەکە و 50 متر 20 متر نەڕۆشتم گەڕامەوە هەڵسەکەوتی بۆ گەڕێیتەوە وتم هێشتم هیچ پێ نییە وڵات چوو مۆژورۆ بۆ لای سێم کرد تەلەفۆنیە کرد دایخست و تەلەفۆنەکە وتی ها بابە لێش ڕجات گۆڕی لاجەکەی گۆڕی ئیتر لە دەمی دەرچوو نازانتم سەیری وەلا ئەندی هەویە وەلا کولشی وتی تۆ بەم نەوە پارەم پێ وتما پارەم پێ پارەی چی بۆش لەو شوێنا پارە بوو قیمەتی هەبوو پارە ئەوە سەیرێکی کردم وتی بێت کوێن سلێمانیە تم حی مهندسین ئەو کاتە ئەم ڕقەب و مەقەمانە نەبوو تەلەفۆنێکی نۆرماڵ هەبوو لە ماڵەکانە وتی ئەتکم تەلەفۆن بلبێت وتم بڵێ تی ڕقەمەکەی چەندە لەبیتە تم بڵێ 21 ڕقەمەکەم مایە داوای ڕقەمی دوکانی باوکم لێکرد نەمزانی تم دوو تەلەفۆنمانە ماڵەوە بەس بوتم دوکانم لەبیر نەماوە وتی ڕەجە ئەموکانە گەڕان وێنەوە بۆ ئەو ژووری شێتەکەی تیا بوو ئیتر نازانم چیە من تو مەز بەرقی کردو بۆ سلێمانی بۆ ئیستخباراتی سلێمانی مەرکەزی بۆ عەبد عەلی عەبد عەلی بە خوێنی سەری من تین و چووکە ئەو تاقیقی لێکردم لە سلێمانی عەبد عەلی ئەنێرێ بە دوای باوکمە بۆ دوکان باوکمە بڵێن ڕەفیق عەبد عەلی ئیشی پێێتە باوکش مەزانێت کە ئەو تاقیق کردوم من لۆ شوێنە گیراوە هەڵە سێچێ بۆ لای ئەڵێ بەیانی سەعاتدە ئەچی جەنازەی کوڕەکە وەرەگریتەوە ئێعدام کراوە لە سەلاجەکانی ئەبوو غرێب بەو نەسەوای پێوت بوو ئەچی جەنازەکەی وەرەگریتەوە بەس پێش ئەوە ئاوا کات بە قەڵەم لەسەر پارچەی وەرەقە بۆ سەلە بچۆ بۆ شعبەی پێنج لە کازمەیە بۆ لای مقەدەم نەسەیە ئەڵێ ئەگەر نەچی بۆ لای ئەو وەرەقەیەکە بۆ بکا بۆ جەنازە نادەنەوە ئەو عەزابەی بە باوکمیاننا باوکی شماڵە سێ لەگەڵ خوشکەزایەکی خۆیان کاکەمال کەمالی حاجی مەجین ئەم خەبەرەی لە ماوەڵە باس کرد بوو یان باسیەوەی نەکرد بوو بە کاکەمالی خوشکەزایە کاکەمالی حاجی مەجی سژە ژیانەیە ئەڵێ کەمال شتێکی وا هەیە بەس من لەم سەر سیارە لێ خوڕم لەو سەر بۆم لێ ناخۆڕێ پێڵێ باوکم پێڵێ توێنە بڕۆ جەنازەکەی بێنەرەوە ئەڵێ ڕۆیشتوم بەرەو بەغا بڕێن لە ڕێگەڕاومەتەوە گەڕاومەتەوە بە دوای دایکتا وتومەنەوە کە ئاخر مواجه هەبێ لە ڕێگەڕابوو توێ دایکمە دایکم هەڵگرت و دایکمی هەڵگرت و نەکە ئاخر مواجه بێ ئەو بتبینێ و دایکت ئەیوو نەمەزانی چی بکەم ئەوفستەی نەبێت ئەیوو نەم ئەزانی چی بکەم پێی بڵێم ترسم تووشی سەدمەیە بێ پێینەڵ ئەڵێ دڵی خۆماوەم تۆ بە دایکمی نەوتوە دایکمی ڕوا بە سەفەر بلوتیت بێتاقەتیم تۆرە لەگەڵمان هەراوە بە دایکمی باز نەکردووە تر دایکمە بەن و یانە بەغاو دایکمە باتە شێعر قاری گەیلانی ئەمە بوو بە ڕۆژی دوای منەوە شۆ لەگەڵ و شێتا مامەوە بۆکسێکی چاکی شیلیام هەتا بەیانی جنێی پیامی تۆ مخابەراتی تۆ ئەمنی تۆ وای وای چووکە احترامیان نەگرم حارەسانە وڵای تر دایکم لەوێ دانێ و لەگەڵ کاکەمالەیان بۆ شعبەی پێنج و شعبەی پێنجە دۆزنەوانێ و بۆ سبەین ینی ڕۆژی دوایی شەوی دووەمم کە لەوێ نووسم بەیانیەکەی ئەی نیشتاتەوە بە دوامە کاکە دەشتی سەجانەکە وڵات چوومە دەرەوانێ و بەیانێکی پێش ئەو ڕیشم تاشی و بانی کە بردین بۆ دەرەوتی ڕیشم تاشە ئەو ئەیزانی کەم نەڕۆم سەجانەکە ئیزانی وڵات چوومە ژوورۆ چوومە دەرەوە بردمێ دەرەوە بۆ عینی کابینە کە سەیرەکەم باوکم کاکەمال دانیشتون سەر قەنەفەیەک بوو خۆشی ئالێرا بڵین لە دەستی ڕاستە دانیشت بە سەر مێز و کورسیەکەی باوکم منی بینیە پڕمەی گریان ئەو کاکەمال جا هەموو ئەمانەشم بوو بە
خوێنی چی لەرزە لەرزی دەستەکە کە ڕیشە دەتاشیت ئەلەوێ ئەبین مقدم نسەیە بجنێوێکی ناشرینی پێیان قەت لە بیرم ناچێتەوە بەردەمی باوکم ئیتر دەسی پێ کرد من نەگریام گریانم ناهاو ئەمەگەم بینی بوو لەو کەوکەبەیتر ئەو کەوکەبەی کە لێ بووم کەوکەبی ئادام ئەنا ئین فرمێسکم تیانە سەر فرمێسکم نییە وتی ئەوە باوکتەوە سەیدە ڕێز ئەفووی کردیت و ئەمانە و من حەفیزە وەڵام نەبیست بوو کە من گیرام حەفیزە وەڵا نەبوو کە بەر بووم پیا بوو یەک شەق حەزرێلیام وتی بلا جنەوێکی کەی پێڵامتی بۆ ناڵێ حەفیزە وەڵا شتم حەفیزە وەڵا چییە ئیتریان مێدەست باوکم و یەک وەرەقەی نووسی 12 سەعات بۆ سلێمانی چوین بۆ شێعولقاری گەیلانی کە دایکم منی بینی قاچی نەما لە پەلو پۆکوت باوەڕی نەکرد ئەو شێعولقاری گەیلانە چی خەڵک لێ بۆ لێمان کۆ ببوونەوە منیژەم و بابڕێن کاکە ئەم گرنەوە بۆ خاتی خوا بابڕێن لە ترسا دوای ئەوە بردیانم بۆ ئوتێلێک کە خۆیانی لێبوون لەوێ خۆمشت لەوێ خۆمشت جلیان بۆیە نابووم جانتای ئەو جانتای کە باوکم ئەو لە ئوتێلەکە چوومیایمێ جلەکانی بۆ دەرێنم ئەو جانتایە ئەو فترە زەمەنی و ساڵ و ئەوەیە لە ناو سیارەکەی باوکمە بۆ لە چوا سوتفەم کا بماتێ یعنی ئەو ساڵە لە چێشە نەیخست بۆ ناوسڕکی سیارەکە سەقشنەکە داینە بۆی لە بیری بێ دایمە چوومەوە بۆ ئوتێل خوا عەفیکە کاک حەمەستیقی مەحامی هەبوو مەشهورە لە سلێمانیە ئەو هات بۆ ئوتێلەکە بۆ لام کابرایەکی کەی لەگەڵا بوو ئەبووە میسەی ناو بوو ڕفیقی ئەو بوو هاو کابرایەکی کە هاو پیانەوە ڕئیس باوکم نێز ئەو بەریەم بۆی کە حەمەستیقەوە ئەنی باوکم بۆی کە حەمەستیقەوە تعارفی لەگەڵ و کابرایە کردبوو ئیتر بە چەکی تەوقیع بەبێ مەبلەغ هات ئەمەش جۆرێک لە تجارەتی تیا بووە ئەم شتە لە ژێرەوە من فڵان من پارە نەبووە پارەی باوکم نەبووە لە سا 500 ئەدام کرامەیە چکە من دەمان چۆ ڕۆمانم لەسەر بوو گیرا بوو بەدەستان بەدەست منەوە نەگیرا بوو بەس لە ناو قەزێکەتانە لە قەزێکەمانە بەدەست دوو مخبیرەوە گیرا بچن ئیش بکەن مخبیر دەرچوو ئەجا کاکە سەلامجان لە بەغا دەرچوی بەرە سلێمانی کوڕێکی برام دیارینەوە لە مووسڵ بوو جامعەی مووسڵ بوو تەلەفۆنیان بۆ کردن لە ئوتێلەکەوە تەمە کەس باوەڕی نەکرد بەربەر بوو تەلەفۆنیان بۆ دیاری کرد باوکم بۆی کرد لە ئوتێلەکەوە قسەشم لەگەڵ کرد لەگەڵ دیاری برام وتبی مستەحیلەوە دەشتینەوە ئەدام کراوە دەشتی جا باوکم پێڵێ بێم بۆ مووسڵ بە دوای تۆشە بەیەک لێوە بۆیە کۆبڕۆینەوە من نەمهێشت ئەترسام ینی ئێسر سەد ئەم ئەحزابانی کەیسە لە عێراقان بۆ بەغا زیڕەم کردبوو لەگەڵەوە بەدەست خۆم نییە ئەمەگەم چەشتۆ لەگەڵم ئەم نەتەوەیە بەدەست خۆم نییە بە شەرتێکی لە شاخ هەر لەگەڵ عینی نەتەوە بووم پوختەی نەتەوەکە بوو هەموو شوعی بوون و عەرەب بوون سام و کوردی قسەکەن و ژنیشان هێناوە تو دوایەوەی لە زینداناتی دەرەوە چیتە شاخ یان هاتوو چۆمە کرد دوایەوە بەڵێ هاتوو چۆی ویننا یعنی دەست کردەوە بە ئیشی ڕێزانی بۆ بڵێ بۆ من لە هەشتا باوکم چکە خەتەرە تۆ چاو منی لەسک من لە بەغا گیرامەوە دوای دوو سێجا سێدەگە گیرامەوە کاکە لە بەغا هاوڕێ ئەبوو تارە تێلێکی کڕی بۆی من لە سلێمانی دەرچم پێنجی بەیانی هەر سیارەتە قوحمە کرد بەهۆی ئەو کابرای ڕئیسی کە ئەڵێم هات جا قسەیەکی زۆر خۆشی کرد قسەیەکی زۆر خۆشی کردوتی لە ئوتێلەکە ئەو کا حەمەستیق و باوکم ئەو ئەبووە میزە بوون دەستی خسەشانم ماچی کردم کردی بە پێکەنی لە پێشتەوتی خۆش تۆ وتم ئەو باوکم و دایکم وانشم و دانیشم وتم خۆمش دەستی کردم ماچی تی بەخوا شوعینەوەی تای بەلاتانێ هاتم بە بیر و باوەڕم قسەی پێوا بوو ئێستا نەمزانی ناوی چێ ئیتر ئەو بوو نەچین بۆ مووسڵ گەڕێنەوە بەرەو سلێمانی ناشتێکی کرد لە هەمووی ناخۆشتر لە بینی
سلێمانی و کەرکوک و سلێمانی و هی سلێمانی و کەرکوک و یا کەرکوک و سلێمانی بوو دایکم لە سیارەکە من ئەو لە دواوین شکر باوکم هەر خۆی لێ خوڕی سیارەکە لەو سەر کاکەمالین لەگەڵ خۆیان نەبوو هەر خۆی لێ خوڕی لە خۆشیان سەری خستە سەر شانم وتی دەشتی وتم ئاوتی زانی قوربە سەرەکانی ئامۆزار ڕەمیکران سەرسەنگ و ساماڵی مامە حەمە گەورم ئیتر سڕی کردم نەمەزانی چی مەسەلە چی تا هاتینەوە سلێمە هاتینە ئەڵڵای ئەم هەورازەی تاسڵوجە بەرزاییەکە تەوان هەموو سلێمانی زانی کە دەشتی بەروە بە بێ مۆبالەغە سە سیارەی لێ بوو بۆ پێشوازی بۆ بێگانەشی زۆرتیا بوو بزان ئەو بەشەرە لە ژووری ئەدام هاتوۆتە دەرەوە چییە بێت چکەوکە بێبێ بەڕاستێکی خەڵکی بێگانی زۆرتی هاتوو بەس بۆ سێر بەس 100 سیاری زیاتری خەڵکی ڕەسەنی ئەم سلێمانێتیا بوو کاک عەلی بۆسکانیەی شێ بوو لەوانە بڵێم چی نازم چی لێ نەبوو ئیتر خزم و قەوم و قیلە و عەشیرەتی خۆمان هەمووی چ باوکم چ دایکم هاتمەوە سلێمە جا تۆ پرسیارێکە کردوتە وت ئیشی حیزبی و کردەوە زەختێکی سلێمانیم لەسەر بوو هەتا خوشیێک و براکی کە لە مووسڵم بوو تەبلیغیان کردوون کە ئەبێ کێ میوانیە بۆ لای دەشتی ناوەکانیمان پێ بێن بە ئیداری مەکتەبەکەتان ئەو لە جامیعە بوو لێ هەتا 40 و 50 شەو ماڵی ئێمە کۆڵانەکە ڕێنەبوو سیاری پیاوە ئەو گردی مهندسینێک کە گردی بێت ئێستا هەمووی قەوم و خزم و کەسوکە لە هەورێ لە خانەقینەوە خەڵگا و پرسیاری کوڕەکەی لێکردم ئەو فارس و فیراسی کە پێم تەمان بێگومان دایکی شەید هەژار دایکی شەید هەژار هات قورئانێکی پێ بوو هاتە ژوورەوە باوکم زۆر حەزەریە کرد خوا عافی کارێم ئەی ئەترسم کەسێ بنێرن بۆ لاو لە حیزب بۆ جوابیان نەیتەوە وتم نە چۆنیان جوابە خۆمەزانم ئەمن ئەو ئیشەکە و خەڵکیشان نرد کاک دەشتی وڵای ئەوە با بکەین بە ئاخر پرسیاری ئەم بڵێ ئەوەی کە هاتن بۆ پرسیاری کوڕیان برایان یەکێکیان کە دیار نەماوە ئەدوێرا پێیان بڵێ ڕازگۆ بم نە ڕازگۆ بم نە بڵێ بۆ دایکی شەید هەژار هاوە ئیسمەوە بۆ تەواوکەم لە دەرگاکۆ باوکم پێیوت ناڵێم قەرەباڵە بوو مالێمە تۆ چیت دەشتی بۆ چییە دەشتی تۆ ناسێ من لەو غەڵبەغەڵە باچوم بۆ لای دایکم وتی ئای ناسم بە قوربانە بم پرسیارێکی لێ یەکەم هاتە ناو مەدخەلەکەی ماڵی باوکمەوە من بەرەوە ڕووی ڕۆیشتم دایەگیان دەسە ماجەکەمەوانە ئەوە عەباکەی کردەوە عەباکەی کردووە قورئانی گەورەی دەرهێنا ژە عەباکەیا بوو تی تو ئەم قورئانە هەژارە نەدیوە تم ناتوانم پێ دە ڕۆژی پێ نەچوتە نازەکانێنێ ئەو فیراس و فارسە لە ڕێی مامۆسایەکی خۆمەوە خانەقینی بوو دەرسی عەرەبی پێوتم مامۆسا محەممەد خوا ئەفریقایش ئەمری خوای کرد ئەو هات بۆ لام بۆ ماڵەوە مامۆساکان تەوان هەمویان هاتن بۆ لام ماڵی ئێمە بوو بە مزگەوت تا دوای پیان وتیان قەرەباڵغێ نابێ لێرە ئابێ لە مامۆساک هەمە ها بۆ لام وتی دەشتە جان وتم وتی لە دووز و خانەقین ژنەکەی خەڵکی دووز بوو دووزیشمان لەگەڵا بوو ئێستا ناوەکەی ئێستا بیرم کەوتەوە دووزیەکان چن بەس ناوەکانی بیر نەماوە سێبرا بوون شوێعی بوون هادووتی من خێزانەکەم ئەڵێ ئەو لەگەڵ ئەوانە لەگەڵانە بۆ با لەگەڵ مابوو ناوەکە ئێستا بیرم کەوتەوە چەند ساڵە ئێستا بیرم کەوتەوە کە لەگەڵ مابووە وتی ئەی فارس و فیراس ئەوی شەر جەماعەتی خۆتان بوونتم بە 26 دوو تەنفیزکران ئەوە دوێت ئەزانی بۆچی وتم تەکید بووم کە خۆشی شوێعیە لە خۆی زیاتر منە پارێزێ ڕۆژێکی کە هاتەوەتی من دایکی واکی بۆ هێنمی فارس ئەوی بە منەوە بەو نەڵێت بەوان نەڵێت چۆنی بەوان نەڵێم یعنی بەسەر ئەو هەموو زوڵم و زۆرداری بەحسا کە مامۆسایەک بووە ئەویز احتیفاز بە منەوە بکات زیاتر لەوی بە خزمەکەی خۆی بڵێ وتی ئەوی بە منەوت بەوان نەڵێت ئیتر سجن هەمووی هەر مەساتە و هەمووی قوربەسەریە و لە شعبەی 5 بووم کوڕێکی لێ بووم ناڵێک 14-15 ساڵە بوو منیان کە خسە ژوورەکەەوە بەخوا هەر 2 مەتر بە 2 مەترە بوو 10-15 کەسیتیا بوو هەموو سجنەکان وا بوون هەرەوێ نییە هەموو سجنەکان وا بوون بەڵام بە نیسبەت زیندانەی ئەعدام و بۆ مەتر و نییە بە مەترێ جەریمەیە 15-16 کەسیتیا بێ
لە شعبەی پێنج بووم کوڕێکی لێ بوو محەمەی ناو بوو محەممەد جەبار کورد و خەڵکی ئەم منتیقەی شوان بوو لای کەرکووکەوە لەسەر چەک و مەکگیرا بوو فەوجی هەبوو تاوان مامەوە لەوێش فترێک مانگ زیاتر مامەوە یەکێتی قومبەلەی خستبووە ناو سیارەیەکەوە بە قسەی خۆی من قسەیەوەکەم حەقم نیە یەکێتی بۆ یا پارتی بووە قومبەلەی خستبووە ناو سیارەکەیەوە مناڵەکەی لەگەڵا بوو مناڵەکەی کوشت و خۆشی قاچێکی پەڕی بوو بەس موقفێکی مەردانی لەگەڵ منها بوو ئامر فەوج و فەوجی خەفیفە ئەوی لێ بوو ئەو مناڵە بچکۆلەیە ئەم محەممەد جەباری کە ئەڵم خەڵکی کەرکووک بوو وتی کاک دەشتی ئەوەش جەماعەتی خۆتانە وتم یعنی چی جەماعەتی خۆن هیچ شوێتم چاو مناڵی وا چێ شوێی بە 14-15 ساڵ تێڕاوەستا طبعا ئەو لێمە تێ ناگەی لە من محەممە کە باسی وەگە چکە عەرەبی نازانی کوردی نازانی وتی کوڕ ئەم قوڕ بەسەرە لەگەڵ خوشکەکەی گیرا خوشکەکەی گیراوە قیادێکی ناوەڕاستی عێراقا شوێیە چەند هێنایانەوە بردوانە ئیسفادەیان لێ نەکردووە ئەم برایان هێناوە توانە لە بەردەمی ئەوە لە بەردەمی تۆ براکەوە سەرە بڕین یعنی لە بەردەمی ئاشکەکە ئەم سەرە بڕینێت وتیار نەی کردووە هەری ئەترافی نەکردووە جا ئەم محەممەد جەڕابیەوە بۆوان پێشم تبی وای پێ وایان پێوتم توانە ئێستا ئەم سەرە بڕین لەبەر بۆی ئەتراف بکەیت دوایی چیان لێکرد بێ لە محەممە خوشکەکەی ناوی زێنەب بوو پاش هەفتەیە 10 ڕۆژ برد 15 ڕۆژ وڵا هەفتە زیاتر نایبوو ئەیبەن بۆ لای خوشکەکەی ئەڵێن ئێستا بە خوشکەکەی ئەڵێن ئێستا بۆمان دەرکەوت کە تۆ هیچ لەسەر نیە بەڵام بە پێی قانون و بە پێی شەرع قورئانێک دێن بچیت خۆ بشیت کلیلی دینەکەش با بەخۆ بێت لەو دیوە مەسکوونی کەی تایە شوێنی کەی تایە هەر ئەوە نیە دەرگاکە داخیت و نەیبینیت شوێنێکە بۆم بەمەستی تایبەتی بەکارێنن ئافرەتە چۆ خۆی پشوە ئەم مناڵیان بان کردبوو لە بەردەمیەوە بە وەرز خۆبزە مناڵەکە کە نەژوورەوە بۆ لای دوو جەناح بێت دوو شوێنە بێت شوێنێ بۆ خۆشتن وەکو حەمام و تەواڵێتی هین لێرا خۆ شکەیت و لیا خۆ بشیت ئاوا بووە مناڵەکەیان کرد بۆ ژوورەوە کە خۆش تۆ خوشکەکەی بۆریەکان خاص بە تایبەتی بۆ دروست کراوە بە تێزا بافرەتەکە توا بوو ئەم مناڵە تێکچوو هێنا کە هاتەوە تا 12 ڕۆژ 15 ڕۆژ قسەی نەکرد لە پڕ هاواریە کردی و خۆم بینیم سوتا توایەوە سوتا ئیتر من لەوێ نەمام لە شعبەی پێنج ڕۆژتم بەرەوە بغرێب نەمزانی چی لێ بەسەرا ئەوە جێکێ لە مەساتەکانی ترە جا لەو شوێنی کە بەربوومەوەم بیرچوو بەیانی دووەم کە باوکم هاو بە دووەمە لە شعبەی پێنج بردیانم بۆ تەوالێتەکە ڕیشم تاشم ڕیشم ئەتاشی کاتێک مەزانی زلمەی کڵاشیکۆف سەڵێ تەقی لەناو سجنەکە داخلە بوو بە ڕاکە و هاوار و قرچە قرچ دەنگەدەنگی ناو خۆیان منیش ئەوە سەرم ئاوا لێ کرد سەیرێکی ئێوەم کرد مامەڕەکە ئاوا بوو ژوورەکەی من ئالێرا بوو بەرامبەر توالێت توشتەکە بوو کە سەیرم کرد هەر کڵاشیکۆف و میل لێ نێتوانێ بەپەلە ڕای کێشام و کردمیەوە ژوورەکەی خۆم و دایخست ئەوەی کە لە هەرەسەکەی من دوایەوە بانی کردم چوون بۆ لای باوکم کە بردمیەوە بۆ لای باوکم چاوم نەبەسرا بوتم ئەرێوە چی بۆ تەقەتۆقە وتی دیسیان لە ئێمە شەهید بوو بەڵام ئێمەش تۆپانمانەوە تی چند ملازمێ بۆ لەو ژوورە پەلاماری کڵاشیکۆفی هەرەسەکەیەوە ئیتر من دەرچووم ئەمە لە ناو سزنەکە بوو بەم 4 کەس کوژرا بەڵێ بەس ئەو سیانی لێ کوشتم من دڵم بۆ خۆش بوو اینجا کاکە سەلام کە تۆ وتێ بۆ هین نەکرد زەختی سلێمانیم لەسەر و باوکم هات وتێلێکی ئیجار کرد لە باغە من لێوێ بووم ئەو دوو سێ کەسەش کە باسی یەکەم پشتم بوون بۆی باوکم و بەوە وەرەقەی خەفیفە و مەفیفیان بۆ پێکردم بە دەرزان لام بوو خۆم پڕمە کردەوە بە مۆرکرایی لام بوو عەسیرێکیان من لە ڕسێپشنەکە بووم دوو کوڕی کرشی لێ بوو زاخۆیی بوون ئافرەتێک هات زۆر دانیش لە ساڵەی ئیستقبالەکە
منیش لە ڕسێپشنەکە لەو دیوم تومە چاوەڕێکە ئەو دوانە بڕۆن بەس من لە یاد بمێنمەوە هەدووتی کاک دەشتی چۆنی تم بژی زۆر سپاس دەکەم وتی من ئەبوتارە نردومی هاوڕێ ئەبوتارە نردومی ئەگەر من خۆشم هاتم بۆ لا من نیم جواب منیتەوە سەیری ئازادی ئەو حیزبە لێەوە کەسێ بنێرێ ئافرەتێ بنێرێ یعنی گوێ لە جوابەکەی من نەگرت وەکو فیشەک ڕای کردە دەرەوانی منی بەر ئەو لا ڕۆشت ئەو جوابیان بۆ نردم ئەگەر ئەبوتارە خۆشی ئەو بۆ لە ڕێ حیزبەوە باوەڕ ناکەی باوەڕ نەکەیت کاک دەشتیان باسانە تەواو نابن بەڕاستی زۆرم چیرۆکەکان نابرێتەوە نابڕێت مەسەرەکان زۆرە نە بە کتێبێ نە بە دوو کتێب نە بە بەرنامێ نە بە دە بەرنامە بەڵام شتێکی باشە دەستان خۆش بێ ئیشێکی تۆش خۆش بێ زۆر زۆر باشتان کرد شاڵڵا 20 ساڵ لەمە پێشەمە بکرێ چکە کۆمەڵێک کەسی کەشەوە ئیسفادە لێکرا ئێستا بۆ نمونە ئەو هاوڕێ گڵشانە بمایە هەمووی ئێشتا 4 مانگ نابێ ئەمری خوای کردووە ئەیش کۆمەڵە معلوماتی زۆری لابوو کۆمەڵێک کەسی کەش نەکەرامە نەک هەر بڕین ڕەفیقی من بنیا سەربەر ئیلای من بێت ڕەفیقی کەم هەیە وەختی خۆی کە یەکێتی بووە پارتی بوو هەموو کەسی مزاحی بوون هەمووی بۆ ئەو ئیشان نەکردووە ئەوە سوکاتیمان پێ بکرێ بەداخەوە زۆر بەداخەوە و پەشیمانیش نیم من وەکو خۆم وەکو دەشتی پەشیمان نیم لۆی کردوومە بەڵام بەداخەوە بەلا ڕێابرە بەداخەوە سپاس کاک دەشتی زۆر سوپاسی سپاس کە ئازیاتمان نای دەستان خۆش بێ داوا لێ بڕ ناکەین کە زۆر تەبیعیە بەڵام برینمان کولانی تۆ نێشتمان بە بیرێ نایتەوە کە بەعکسەوە بەعکسم زۆرم پێخۆشە زۆر من ئەو شتە ئەوە تیاژیم ئەو لە ناخمایە ینی کە باسی بەرنمەیەکی ئاوا کرێ پڕبەدڵ حەزەکەم بچمەوە ئەو شوێنە بۆی کوڕەکەی من وەرەوە ئەمجی لە جۆمان لێ ناگرێ ئەمجیلێک ئێسەر لە ساحەکەیە گاڵتەشی پێمانێت بەسم چیرۆکانە بێ بمێنم ئەبێ بمێنێت بەڵێ زۆر زەرورە زۆر شتێکی باشە دەستان خۆش بێت